بنسبة بابي كۆچ کردوم خواحافی کاتن دکتۆر عوسمان عەبدولکەریم لە ڕووی خانەوادەوە الحەمدوللا قەت تەقسیری لەگەڵ من نەبووە. من وەکو کوڕی ئەو کابرایی کوڕی ئەو پیاوە مبارەکەی ئەو بەس بابی من نەبووە، بابم بووە، برام بووە، برادەرم بووە، یعنی هەموو کاتێک ئەو لە پشتم بووە. هەر جارێک هەر شتێکم ویستبایە یەکەم کەس هانەم لەبەوەی دەبرد، هەر جارێک هە خوشەکانم هەر شتێکیان ویستبایە هانایان لەبەوەی دەبرد. یعنی بەنسبەت عائیلە و ئیلتیزاماتی عائیلی الحەمدوللا قەت تەقسیری لەگەڵ من نەبووە. یعنی بە باشترین شێوە لە ڕووی پەروەردە، لە ڕووی فێرکردن، لە ڕووی عیلم و زانست دایم لە هەوڵی ئەوەی دابوو کە ئەمە لە ڕووی زانستەوە بەرەو پێش بچین. ینی خوا جەزای بەخێری بداتەوە، گۆڕەکەی پڕ نور بیتن، جێومەکانی فردەوسی ئاعلا بیتن. بەنسبەت عائیلە و منداڵەکان ئەمە زۆر لێ ڕازی بووینە لە هەموو ڕوەک، لە هەموو لایەنێک، لە لایەنی مادی، لە لایەنی معنەوی، لە دابینکردنی هەموو پێداویستەکانی ژیانمان. الحەمدوللا قەت گلەیمان لێی نەبووە. ئینسانێک بووە بە پاچی و بە جوانی و بە ئەخلاق و بە ئەدەبەکەی هەموو کەسی وەی کردی، هەموو کەس خۆشی بوێتن، خۆشەویستی خەڵکی بووە. الحەمدوللا ئەمەش وەکو عائیلە هیچ قەت ڕۆژێک لە ڕۆژان نە لێمانیدایە نە دڵمانی شکاندیە. یعنی خاستەن خوشەکانم بابم لایەنێکی عاتفی زۆر سەیری بەرامبەر بە خوشەکانم هەبوو، بە حکمەوەی خوشەکانم گچکەتر بوون لە ڕووی عاتفیەوە. قەت نەبووە، ینی ئینسانم نەدیتەوە چ ئەو کابرایی احتیمام بە منداڵەکانی بداتن لە ڕووی عاتیفە، لە ڕووی معنەوی، لە ڕووی مادی، لە هەموو لایەنێک قەت تەقسیری نەبوو بەرامبەرمان لە خوای بەزیادبی. و ئەو خەڵکەش هەمووی شایەدی باشەکەی دەداتن لە ڕووی نەخۆشەوە، لە ڕووی دکتۆرەکانی هاوپیشەوەوە. هەموو کەس دەڵێن بەڕاستی لەنگۆ نەڕۆی لەمە ڕۆی. بەڕاستی من بەنسبەتە خۆم ئەمن تاکە کوڕی ئەو پیاوە مبارەکەیمە الحەمدوللا قەت تەقسیری نەبوو بەرامبەرم، هەم باب بووە، هەم برا بووە، هەم برادەر بووە. طبعا کاتێک کە وەکو مامۆستای ئەو مزگەوتە نێژم لە سەر دکتۆر عوسمان کرد، خوای گەورە جێگەومەکانی بەهەشت کە ئینشاءالله، بە خەڵکەکەم گوتم 3 ساڵە وەکو مامۆستای ئەو مزگەوتە شادی لۆ دەدەم کە ئەو کابرایە ڕۆژێک نەمدیتە زەمی خەڵک بکاتن. ئەوەندەی کە ئەمەم بینی بم ڕۆژێک نەمدیتەکەوە نێژی بەیانی بچی ئەو کابرایە. طبعا تەنانەت ئەخلاقیشی قەرزدار کرد بە ئەو کابرایە لە نەرمونیانی، لە زمان. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ مسلمان ئەو مسلمانی کە لە زمان و دەستت ئەمین بێ. ئەوە یەکێک بوو لە نمونەی ئەخلاقی ئەو دکتۆرانەی کە وفاتی کرد دکتۆر عوسمان، بەڕاستی نمونەی جوانی پیشاندا کە ئەخلاقەکەی تێکەر کرد بوو لەگەڵ پیشەی دکتۆراتەکەی. سەرەتا بەخێرهاتنتان دەکەم، زۆر سپاس بۆ هەواڵپرسینتان و بەشداریکردنتان لە تازیەکەمان. دکتۆر عوسمان عەبدولکەریم سەلیم پزیشکی بوو لە پسپۆڕی نەشتەرگری گشتی. دکتۆر عوسمان پزیشکێکی سەرکەوتوو بوو لە کارەکەی خۆیدا و توانیتی لە مەسیرەی ژیانی خۆیدا پیشەگەریانە کارەکانی خۆی ئەنجام بداتن. دکتۆر عوسمان کەسێکی لێبردە بوو لەگەر هەموو نەخۆشەکانی خۆی و متەواضع بوو و بە شێوەیەکی زۆر متەواضع لەگەر نەخۆشەکانی خۆی هەڵسو کەوتی دەکرد و کەسێک بوو زۆر زانستخواز بوو. هەمیشە لە نوێکاریدا دەگەڕا لە بواری پیشەی خۆی کە بتوانێت بە جوانترین شێوە، بە زانستترین شێوە، بە پێشکەوترین ئامێر بتوانێت نەشتەرگەریەکانی خۆی بۆ نەخۆشەکانی خۆی ئەنجام بدە. و لەگەر ئەوەشدا دکتۆر حەزی دەکرد هەمیشە لە ئەنجامی نەشتەرگەریەکانی پیشەکەی خۆی پەخشکە لەگەر دکتۆر و هاپیشەکانی خۆی. کەسێک بووە بۆ ئەوەی کەوا زۆرترین سوودی هەبی بۆ دەور و پشتی خۆی هەمیشە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکانی داوای لە هاوپیشەکانی خۆی کردیە کە بەشدار بن لە ئەنجامدانی ئەو نەشتەرگەی کە بە نەخۆشیەکەی دەیکا. چونکە دکتۆر حکمی ئەوەی کەوا
خیبرە و تەجروبەی زۆری هەبووە لە پسپۆڕی نەشتەرگەری خۆی دوای ئەوەی کە سەردانی زۆربەی وڵاتانی کردووە وەکو بەریتانیا، هندستان، ئوردن و ئەڵمانی و شوێنەکانی تر توانیتی کۆمەڵێک زانست و زانیاری پێشکەوت و نوێکاری بینتن بۆ کوردستان. ڕاستی لە وەزارەتی تەندروستیش هەموو لایەنەکان شارەزای بوونەوە شاهدی ئەو ڕاستی بۆ دەدەن. دکتۆر ملکی هەمووان بوو بەڕاستی، یعنی لەگەڵ هەژاران بوو، لەگەڵ دەوڵەمەندان بوو، لەگەڵ کەسایەت و لایەنە جیاوازیەکان بوو بەبێ هیچ فەرق و جیاوازیەک و هەمیشە ناسرا بوو بە خوڕەوشت بەرزی و ناسرا بوو بە کەسێکی هادێ، ناسرا بوو بە کەسێکی نەرمونیان و هەمیشە ئامۆژگاری نەخۆشیەکانی ئەکرد و هەتا چاکبوونەوەیان بە بەردەوامی چارەسەری پێویستی دەدانێ و هەمیشە بە شەو بە ڕۆژ بە لە هەموو کاتەکانی کاتە جیاوازەکان یعنی مۆبایلی کراوە بووە بۆ هەموو نەخۆشەکان کە بتوانین پەیوەندی پێوە بکات و چارەسەری پێویستیان هەبی یان هەر پرسیارێکیان هەبووبی دائیمەن وەڵامی داینەوە. ئێمە وەکو بنەماڵی خۆمان زۆر شانازی دەکەین کە برایەکی لەو چەشنەمان هەبووە و هەروەها پزیشکە هاو پیشەکانیشی هەمووی بەڕاستی یعنی شانازی پێوە دەکەن کردوێتیان برایەکی خۆیان کە هەمیشە بەردەوام بوو لەسەر ئەو ڕێبازەی دکتۆر عوسمان. دکتۆر عوسمانی ڕەحمەتی نمونە و سەرمەشقێک بوو لە هەموو خوڕەوشتە بەرز و باڵا و پەسەندەکان. بەڕاستی کلێنێکی گەورەی لە بواری تەندروستی و پزیشکی دروست کرد کە قەرەبۆبوونەوەی کە قەرەبووکردنەوەی زەحمەتە. ئەگەر بێت و ئێمە بمانەوێ دکتۆر عوسمانێکی وەکو خۆی دروست بکەینەوە و کەسێک وەکووی بی کەمەک زەحمەتە لە بەرەوەی لەوانەیە چەند کەسێکمان پێویست بێت کە ئەو هەموو خوڕەوشتە باڵیانی تێدابی. لە هەر شتێک دکتۆر عوسمانت ئەگرت نمونە و سەرمەشق و نمونەی هەرە باڵا بوو لە خوڕەوشتی پزیشکی، لە زیرەکی و کارامەی خۆی، لە یارمەتیدانی هەژاران، لە لە خۆشی خستنە نێو دڵی خەڵکی نەدار و کەم دەرامەت و هەژار و نەخۆش و ئەوانەی کە بە دەرد و ئێش و ژانەوە ئەتلانەوە و ئەیان ناڵاند. ئەو دەستێکی ڕەحمەت و دەستێکی شیفا بوو لۆیان پاش ئەوەی کە خوای گەورە شافیە. بەڵام ئەمە کاروانێکە و چۆل نابێ. پێشی وێش خەڵکی پزیشکی زۆر باشە بوو و زۆر لە سەرەتای گەنجی ژیانی تەمەنی پزیشکیان وەفاتیان کردووە و لە نمونەی دکتۆر پشتیوانی ڕەحمەتی و دکتۆر عەبدوڕەحمانی بەحرکە و ئەوە نمونەی وی و سبەینەش لەوانەیە ئێمەمانان بین ئەو ژیانەی بەجێ بێرین و بەڵام گرنگ ئەوەیە شوێن پەنجە دیار بێ کە ئێرەت بەجێهێشت خەڵک برێ ڕەحمەت لە گۆڕت، ڕەحمەت لە داک و بابت کە خزمەتێکی بە خەڵکی هەژار و نەدار و ستەمدیدە و ئەو خەڵکە بێنازەی ئەو وڵاتەی خۆمان کرد. من تۆر ڕافات پزیشکی پابڕوندی نەشتەرگەری گشتی ئەمن نەکتر ناسیرم لەگەڵ کاکتۆر پێش 3 ساڵ و 4 ساڵی دەگەڕێتەوە کە وەکو پزیشکی پابڕوندی نەشتەرگەری گشتی دەستم بەردەوام کرد لەو ماوەی کەوا لە ساڵی 2021ەوە من لە خزمەت کاکتۆری ومە. کاکتۆر هەم وەکو پزیشکێکی باش وەکو پزیشکێکی بەتوانە هەم وەکو مامۆستایەک و براگەورەك بوو لە بۆمە بەڕاستی. ئەمە ئەو 4 ساڵی لەگە کاکتۆری داوامان کرد غەیری ئەخلاقی باش و خوڕەوشتی بەرز و خەمخۆری لە بۆ نەخۆشەکانی و خەمخۆریش بە تایبەتی لە بۆ ئەو قوتابیانی کە لە بندەستی زیاترمان لێی نەدیت. بەڕاستی کاکتۆر یعنی بڵین کوتلک بوو لە گەورەی و لە خەمخۆری لە بۆ نەخۆشەکان، هەم ئەو نەخۆشانەی زیاتر لە کەرتی حکومی نەشتەرگەری لە بۆ دەکردن، هەم ئەو نەخۆشانش کە لە کەرتی تایبەت نەشتەرگەری لە بۆ دەکردن. کاکتۆر زیاتر لە 18 ساڵ بوونە نەخۆشخانەی هەولێری فێرکاری نەشتەرگەری ئەنجام دەدا و قوتابیانی بۆردی وەردەگرت. لە ماوەی ئەو 18 ساڵی چەندانی وەکومە لە بندەستی کاکتۆری فێرە بناغەکانی نەشتەرگەری و زۆربیان ئێستا بووینە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و لە نەخۆشخانە حکومی و تایبەتەکان خزمەتی نەخۆشەکان دەکەن تا ئەو کاتێکەوە ئەو ڕووداوە نەخوازراوە بەسەر کاکتۆری هات. ئەمە لە خزمەتی دابووین و غێری چاکە و بەخشندەی و گەورەی زیاترمان لە کاکتۆری نەدیت. خوای گەورە ڕەحم بە جەنابی کاکتۆر بکە ئینشاءالله مەراتبی عالیبی ئەو ماندووبوونە و ئەو ئەزیەتی بەمەی دیت ئینشاءالله خوای گەورە هەمووی بیهاتە سەر میزانی حەسەناتەکانی و پلە و پای پێبەرزکە.
بەنسبەت ئەو بابەتەی بەڕاستی ئەمە ئاگادار نەبوون هیچ هەر کاتێک خێرە چی کردبایە وەکو حەدیسی پێغەمبەری ینی کابرایەک بوو زۆر مشتاقی پێغەمبەری بوو هەر لەسەر سەڵاو سەلەم هەر لەسەر ئەو شتەش بوو یانەگە خێرەی بەدەستی ڕاست کردبات چەپنەی دەزانی بەڕاستی هەتا کاتی تازیەکەی نەهات ئەمە نەمانزانی چەند احتیمامی بەولانەیدایە بەڕاستی قەت شتەچی لە بۆ باز نەکردی بڵێ لە بۆ فلان فەقیر و لە بۆ فلان ماڵی شەشوام کردیا هەتا کاتی تازی هات کە کاتی تازی هات دیدی ئەو خەڵکەمان دیت کامی بەرەو پیلماندا هاتن ینی نەفەری وای تێدا بۆ ئەمە نەمادەناسی دەهات لەسەر شانیمە لە من لەوە مەکانم زیاتر دەگریا دەیگۆ لەنگۆ نەڕۆی لە من ڕۆی ینی ئینسانی یەکە چی تێدا بوو لە بۆ سبەی دووز بێ ئەگە وەفات نەکردبیان موعدی عملیاتی هەبوو لە مستەشفای حکومی بە بەلاش ینی ئەو هات دەیگۆ بەڕاستی من نازانم چ بکەم ئێستا من نازانم چیەوە بڕۆم لە ڕووی ئەولایەنەوە قەت ئەمە نەمانزانێت چی کردی و چی نەکردیە هەتا تازیەکە نەهات کە کاتی تازیە و پرسە و سەرخۆشی ئەو کاتی زانیمان ئەو کابرایەت چەند احتیمامی بەولانەیدا و چەند مبارەک بووە الحەمدلله لەخوای بەزیادی ئەمە نامانێت زۆر باسی کەمە بخوا لە خێری دەرنەکاتن بەزیدی خەڵکەکە شایەت بوو کەس کلەی لی نەبووە چونکە بابم سیلە ڕەحمی زۆر پاراستیە بە تایبەت برایەکان و ئامۆزایەکانی خۆی و کۆپلەکان و بە عیلەی داچشمەوە ینی سەردانیکردنی هەبووە لەمان کاتە بابم ئینسانێک نەبووە زۆر متوی دەرێ بیتن زۆر پابندی دەرێ نەبووە ینی ئەو کاتێک کە لە داوام فەرمی هاتیتەوە یەکسەر لە ماڵی بۆ لەگەڵ ما احتیمای بە ماڵ و منداڵەکەیدایە و پاشی لە مەجاالەکی نزیک بە پێی کات و توانای خۆی سەردانی خزم و دۆست و ناسیاوەکانی کردیە ینی لەولایەنەشەوە کە خەڵکەکە بە دەرەجەی خزمەکانمان زۆر سویان لێدەێتەوە ئەوەیە کە دەڵێن ئەو زاتە ئێستا لەکنەمە نەمای ناتانی سەردانمان بکاتن الحەمدلله لەولایەنەی زۆر باش بووە و خزمەکانش هەموو شایدی لەسەر شتەی دەدان طبعا والله کاتێک کە خەبەرەکەم دی زۆ دڵگران بووم چونکە ئەم کەسە پەپولەیەک بوو لە مزگەوتە زۆر دڵمان پێخۆش بوو ئەهلی جمعە و جەماعەت بوو سبحان الله مردنی ئەو کابرا بووە جوانترین ئامۆژگاری لەوم بەقەدەر چەندین کتێب یەکەم فێری کردین کەوا زمانمان بپارێزی کە ئەمڕۆ بەڕاستی خەریکە بەها ئەخلاقیەکان لە دەست دەدەین موسڵمان لە دەست و زمانی خەڵک ئەمین نییە دوو نەنمونیانی و خۆڕۆشتی ئەو کابرایە طبعا کاتێک کە چوینە سەر قەبران کابرایەک بە پەلە هات گوتی مامۆستا لەسەر قەبران باز بکە ئەو کابرایە زۆ خێرکەرە ئێ وەڵای من تازە بزانم وەکو مامۆستای مزگەوت 3 ساڵە ئەو بزانم ئەو کابرایە کە خێرکەرە چەند خۆشە لە دوای مردن خەڵک بزانێت و کابرایەکی خێرکەری نەک ئێستا ئەوڕۆ کابرا خێری دەکاتن حەزەکە هەموو خەڵک بزانیتن یان هەیە کە خێری دەکا بۆ ناوبانگ و بۆ گەورەکردنی بزنسەکەی یان خەڵکی پێدەشێنتەوە چەند گرینگە مامۆستای مزگەوت شایەت بۆ بداتن کابرێ وەڵاهی کابرایەکی باش بووە دکتۆر عوسمان بەر لە وەفاتی بیرۆکەیەکی هەبوو بەڕاستی کە بتوانێت زیاترین زانیاری بدا بۆ قوتابیەکانی خۆی بۆ دکتۆرەکانی لە هاوپیشەی خۆی مرکزێک بکاتەوە بۆ فێربوونی ئەو بابەتە سەرچیانی ئێستا کە زۆ گرینگە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری وەکو بابەتی نازور و بابەتەکانی تکە ئەو یەکێک بۆ لەو نێتانەیە کە هەی بۆ ئەنجامیدا کە بتوانێت ئەو علمەی کە لەلایەتی بتوانێت بیگواستەوە بۆ دەور و پشتەکەی خۆی بەنسبەت نەخۆشەکانی خۆشی هەمیشە لە کاتی سەردانیکردنی نەخۆشی بۆ عیادەکانی هەوڵیدا هەتا لە توانایدا هەبووی یارمەتی هەژاران بداتن یارمەتی نەخۆشەکان بدا جا بەوەی بیکە نەشتەرگەریەکانیان بە خۆڕایی بۆ ئەنجام بدا لە خەستەخانەی تایبەت بێ یاخود لە خەستەخانە حکومیەکان بێ بە هەر شێوێزێک لە شێوازەکان لە توانایدا هەبووە درێخی نەکردووە لە یارمەتیدانی نەخۆشەکانی خۆی ئەم کاروانە چۆل نابێ وەکو باسمان کرد ئەوە ئەمڕۆ ئەو بوو سبەینێش ئێمەین بەڵام دڵمان بەوەش خۆش بێ کە لە خوای بەزیاد بێ خەڵکێک هەیە کە ئێستا ئەتوانم ئەم ناویان لێ بنێم لەگە دکتۆر عوسمان دوو ڕۆی دراوێک بوون واتا کۆپی پەیستی یەکدی بوون کە ئێستاش لە شاری هەولێرن و خزمەت لە بواری پزیشکی بواری نەشتەرگەری دەکەن ئینشا ئەڵڵا ئێمەمانان بتوانین شوێن پێی ئەو هەرگرین هەروەکو چۆن ئەو عوسمان ئاسا سەر و ماڵ و گیانی خۆی خستە خزمەتی ئەو خەڵکە ئێمەش بتوانین ئەوها بکەین و شوێن پەنجەمان دیار بێ لە ساڵی 2006ەوە نزیکەی چارەکە سەدەیەک من ڕەحمەتی ئەناسم هیچ گلەیەکم لێ نەبووە زۆر گرنگە ئەوانەی کە ڕۆژێک دیتیتیان دڵیان خۆش کردیە و ئەو دڵی خەڵکی خۆش کردیەوانە ئێستا تازیە و پرسەنامە هەر لە ماڵی وان نییە لە ناو دڵی
هەموو تاک بە تاچی برادەرەکانیتی لەگەر ئەو نەخۆشانی کە ئەو چارەسەر و عیلاجی کردوونە لێە هەر ئەوەندە ئەرێن ڕەبی ڕێت ڕووناک و گۆڕت پڕنور بێ و چاوت لە دوو ئەم دنیاە فانیە نەبێ ئینشاءالله خوای گەورە پلەی شەهیدی بە قسمت کردووی لەبەرەوەی خۆشەویستترین کەس لە لای خوا ئەو کەسەیە کە بەکەلک خەڵکی دێ ئەنفعهم للناس ئەو کەسەیە یان ئەو کردەوەش لە لای خوا خۆشەویست وەکو لە حەدیث هاتیە کە دڵخۆشیەک سڕۆڕ دڵخۆشیەک بێخیە دڵی مسلمانێک دڵی کەسێک دکتۆر عوسمان هەموو ئەو سفەتانەی تێدا بوو ڕەبی ڕێت ڕۆن بی گۆڕت پڕنور بی ئێمەش وعد بدەین کە ڕێ و ڕێبازی ئەو بگرین و ئەو ڕێچکەیە چۆل نەبێ و ئەو کاروانە هەر بەردەوام بێ لەو ماوەی کە لە خزمەت کاکتۆری بوون کاکتۆر بێزگە لەوەیکەوە هەوڵی دەدا لایانی نەشتەرگەری و هەنگاوەکانی نەشتەرگەری و چۆنەتی ئەنجامدانی نەشتەرگەریەکان فێرە قوتابیەکان کە بەڵام لەگەڵ ئەوەدا زیاتر کاکتۆر لەگەڵ ئەوە بوو کە لایانی ئەخلاقی و لایانی پەروەردەی و لایانی خەمخۆری لە بۆ نەخۆش و لایانی گرنگدان بە نەفسێتی نەخۆش و لایانی گرنگدان بە هەموو ئەو ناخۆشانی کەەوە نەخۆش تێدا فێرە قوتابیەکانی بکە هەر ئەوە نەبووکەوە ئەنجامدانی نەشتەرگەری و فێربوونی نەشتەرگەری لەکن کاکتۆری ئامانز بوو ئامانزی گەورەتری کاکتۆر ئەو بوو دکتۆرێکی بەخۆڕەوەش دکتۆرێکی نەرمونیان دکتۆرێک کەوا زیاتر لە ئەوەی کەوا خزمەتی نەخۆش دەکات لە هەست و لە نەست و لە ناخۆشەکانی نەخۆش تێبگا فێرە قوتابیەکانی بکات. سەبارەت بە ڕۆژی وەفاتەکەی بابم لە 13/7/2006 مرد کە دەکات ڕۆژی دووشەم قەدەری خۆی وا بوو کە دوعاکانی زۆر قبول بیتن یعنی بەخۆی لەکنە من باسی و مۆزوعی کرد بوو دی هەروە قسە هات بۆ قسە لێم پرسی بوو وتم ئەگەر مردی حەز لێ چ ڕۆژێک بمری گوتی ئەمن حەزم لێ دووشەم بمرم شۆکاتی زۆر لەسەر فکر نەبووم وتم لەبەر چ وتی چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژی دووشەم وەفاتی کردیا دی قەدەری وی شوا بوو هەر لە ڕۆژی دووشەم وەفاتی کرد لە کاتی وەفاتەکەشی الحەمدوللا لە خزمەت بابیدا بووە لە بڕە الوالدین بووە یعنی لەناو هەموو برایەکان و خوشەکان و نەوەکان هەتا بە منیشی نەگوت بوو بەخۆی دەچوو ئەو خێرە گەورەی دەکرد ینی کۆتا ساتەکانی ژیانی بابم لە خزمەت باپیرمدا بووە الحەمدوللا ئینشاءالله خوا لێ قبوڵ کردیە لە خەڵکی خۆشەویستی و لێرداوەکارم لە بەشە پزیشکەکان هەموو بەشەکانی دیکە ئەو مەبدەئی کە بابم دای نابوو لەسەر ئەو مەبدەئی هەمومان بڕۆین بە نەرمونیانی بەخێر بە چاکە زۆر زۆر سپاسی هەموو لایەکی دەکەین بۆ پرسە و سەرخۆشیتان زۆر زۆر سەبوریمان پێهات خوا خێری هەموو لایەکی بنووسی لە دکتۆرەکان لە مامۆستایەکان لە خزم لە دۆست لە ناسیا و لە جیرانی قەدیم و نوێ خوا خێری هەموو لایەکی بنووسی زۆر سەبوریمان پێهاتن لە خەڵکەکە و لە خوش داواکارین دوعای خێرمان لە بۆ بکەن و خوش لە مردی و زندی هەموو لایەکی خۆش و جێی هەموو مردی و زندیەکمان باشتی بەرین بی ئینشاءالله یعنی تەبتەم کەسێکی زۆر نەرمونیان بوو یعنی لە هەر کۆڵ مزستێک زەمکاری کرا بە خۆی بە دوور دەکرد دەڕۆیشت ینی قسەی نەدەکرد تاوان ئەو کابرایە جگە لە پیشەی دکتۆراتەکەشی تاوان شاوان شەو نێژی دەکرد و هەروەها منداڵەکانی تاوان تەڵەبەمون لای خێزانم قورئانەکانیان زۆر ڕەوان بوو خێزان پرسیاری دەکردن باشە ئەو قورئانە چۆن ئەوها بە جوانی مڕاجعە دەکەنەوە دەیگو باوکم جگە لە پیشەکەی خۆی شاوانە مڕاجعەمان پێ دەکاتەوە و دەرسمان پێ دەڵێ نمونەیەکی جوان بوو لە ئەخلاق و هەروە نمونەیەکی جوان لە باوک و هەروە هەمان شێواز مامۆستا بوو برەیەکی لە براگەورەکانی دەڵێ ئەمە گسکە بوون براکەمان دکتۆر عوسمان خوا عەفویکە دەرسی بە ئێمە دەگوتەوە تەنها تێبینیەک ئەوەیە هیوادارم یعنی پزیشک بەڕاستی چووکە ئێمە هەموو لایەکمان پێویستمان بە پزیشک دەبێت هیوادارم پزیشکەکان لەگەر ئەنجامدانی کاری ڕۆژانەی خۆیان پزیشکی لە عیادەکان بێ چجا لە نەخۆشخانەکان بێ دائیمەن بەرژەوەندی بەرامبەری خۆیان لە چاو بگرن خەڵکەکەیە کەم دەرامەتە خەڵکەکەیە پێویستی بە دوو قسەی خۆشە درەخی نەکەن لە یارمەتیدانیان درێخی نەکەن لە قسەی خۆشکردینان چونکە تاکە شتێک کە بەڕاستی ئەوڕۆکە بۆ دکتۆر عوسمان مایتەوە تەمەشاکەین خەڵکەکی زۆر یعنی خۆشیانی ویستیە خۆشویستنی خەڵکەکەش هەمووی لە ڕێگای چووە بۆ لە ڕێگای ئەو تەعامل و ئەو خۆڕۆشتە بەرزە و ئەو خۆڕۆشتە تەواضحی کە هەیبووە
يعني خواهی گەورەش لە قورآن دەفەرمێ المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ژیانی دنیا ڕاستە ماڵ و مندار هەمووی جوانکاریە و خۆشی خۆی تێدا هەیە، بەس الباقیات و ساڵحات کە خۆی دەبین تۆ لە کار و کردەوە و لە ئەخلاقی جوان بڕاستی ئەو شتێکە هەمیشە دەمینێ بە زوندویتیبی یان بە مردوێتیبی. ئەگەر دکتۆر عوسمان ئێستاش ئەگەر مردووە بەڵام حسن و خولوقی و تەعاملەکانی و هەڵسو کەوتەکانی و ئەو شتانێک کەوا چاندیتی بۆ خۆی لە دنیا و بۆ قیامەتی ئەو شتانە دەمینێتەوە بە هەمیشەی بە زوندویتی دەمینێنەوە. دکتۆر عوسمان نمونە و پێشەنجێک بوو لەوەی کە دەستی هەژاران بگری دەستگرۆی لەگەڵ خەڵکی نەدار و هەژار و ئەوانەی بە نەخۆشی ئەناڵێن و ئەتلێنەوە لە نەخۆشخانەی کۆماری نەخۆشخانەی هەولێری فێرکاری هەر لەوێش گیانی سپارت. لێ ئینشاءالله خوای گەورە پلەی شەهیدی بە قسمەت کردی. ئەگەر باسی کردەوە چاکەکانی ئەو بکەین کە ئەوانەی ئێمە ئەیزانین هەندێک شت هێبەز بینی خۆ و خوای خۆیتی کردیتی لەوانەیە ئێستا خێزان و منداڵ و کەسی نزیکی خۆشی نەزانی بەس بینی خۆ و خوایە لەگەر ئەو کەسێک کە یارمەتیدایە ئەزانی. هەندێک شتێمە نازانم بەس ئەو شتانی کە ئێمە ئەزانین گەر باسی بکەین لێ نابینەوە، ینی لەوەی یارمەتی خەڵکی هەژار و نەدار، لەوەی عملیاتی لە خەستەخانەی حکومی لۆ کردیە، لەوەی ئەگە ناچار بووبی لە ئەهلیەکان بکە کەمترین تێچوو بکەوێتە سەر نەخۆشییان زۆر جار چەندین نەخۆشی ئەگە برێن سەدان نەخۆش و نەشتەرگەریشی کردیە کە لەوانەیە هیچی خۆی وەرنەگربێ تەنهاوت بێتی ئەوەی مستەشفایە ئەهلیەکە بدەن و ئەمن هیچ خۆم ناوێت دەستی من خێر بێت لۆ خۆم. ینی ئەو نمونانە لە ژمارەنیان ئەگەر باسییان بکەین خەڵکانێک هەیە کە لەوانەیە لە میش زیاتر لە گەرەوی لە نەشتەرگەری بووبی چه هاوڕێیەکانی چ ئەوانەیە کە قوتابی دکتۆر عوسمان بووینە ئەوان شتی ورتر و زیاتریش ئەزانن. طبعا نمونەیەکی زۆر جوان بوو ئەم دکتۆر عوسمانە ڕەحمەتی خوای لێبێ. یەکەم جگە لەوەی شەهادەتی زۆر بەرز بوو، کەسێکی خاکی بوو، کەسێکی زۆر سادە بوو، تەنانەت دەنجی زۆر نزم بوو، خۆڕەوشتێکی زۆر جوان و نەرمونیانی هەبوو کە وەکو ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ کەەوە مەلایکە شەرمی لێ دەکرد. ئەم کابرای زۆر نەرمونیان بوو لە قسەکردن لە ئاخاوتن. وهروە ئەم شەهادە بەرزا وەی لێ نەکردکەوە غڕور بێتن، وهروە ئەم شەهادە وەی لێ نەکردکەوە مناڵەکانی ئیهمال بکاتن، لە پەروەردە دوور ببن، لە بەها جوانەکانی ئیسلام دوور ببن. نمونەیەکی زۆر زندووە پێویستە هەموو دکتۆرەکان و هەموو ئێمەش ئینشاءالله چاو لەو کەسانە بکەن کەوا پیشەکەیان و هەروەها ئەخلاق و خڕۆشتی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم تێکەڵ بە ژیان و هەروەها پیشەکەیان دەکەن. طبعا ئەمە نمونەیەکی زۆر بچووکە لە باسکردنی ئەو پیاوە بەڕێزە خوا عەفوی بکات. تەنها لە ماوەی 3 ساڵ تەنها من لە کاتی نوێژە ئەو کابرایم دیتووە، ئەم سیفەتە باشانم لێ دیتووە. ئەدی ئەگەر بڕۆ تەمەشا لەو هەژارانە بپرسەکەەوە عیلاجی کردوونە لە خانەوە دەکەی بپرسن بزانن ئەمە نمونەیەکی چەند جوان بووە کە لە دوای خۆشی خەڵک باسی دەکات.